مجلس النواب العراقي والذي سنعلن نتائجه اليوم. بەپێی ئەنجامە ڕاگەنراوەکانی هەڵبژاردننی سی نیسان ڕێژەی دەنگی لایەنە سیاسیەکان لەسەر ئاست یاریێمی کوردستان و ناوچە دابڕێنراوەکان گۆڕانکاری بەرچاوی بەخۆ بینیوە. پارتی دیموکراتی کوردستان لە خولی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا خاوەنی 30 کورسی پەرلەمان بوو، بەڵام ئەم جارە ژمارەی کورسیەکانی بۆ 25 کورسی دابەزیوە و یەکێتی نیشتیمانی کوردستانش لە خولی پێشوودا خاوەنی تەنها 14 کورسی بوو، بەڵام ئەم جارە ژمارەی کورسیەکانی بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە و کورسیەکانی گەیاندووەتە 21 کورسی. بزوتنەوەی گۆڕانش کورسیەکی لە هەڵبژاردننی گشتی عێراقدا زیاد کردووە و لە بەرامبەر دایەگرتووی ئیسلامی دەنگەکانی کەمی کردووە. کۆمەڵی ئیسلامیش ڕێژەی دەنگەکانی بە بەراورد بە هەڵبژاردننی ڕابردوو زیادی کردووە. ئێمە لە ڕووی ژمارەوە ینی دەنگدەرەوە ئێمە زۆر زیادمان کردو، بەڵام لە ڕووی کورسی و فعلەن 3 کورسی دابەزیوین. بەڵام مۆش ئێمە هەندێک تانەمان هەبوو بۆ کۆمیسیۆنی باڵا کە پێشکەشمان کردووە لەم دواش پێشکەشەکەین. بەتەکید بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵبژاردنەکانی 30 نیسان دەستکەوتێکی جەماوەری و سیاسی زۆر گەورە بوو، سەرکەوتنێکی زۆر گەورە بوو لە ڕووی حیزبی و سیاسیەوە و جەماوەریەوە. لەبەرەوە بە تایبەت لە ناو پەرلەمانی عێراقا لە ڕێی ئەو دەنگدانەی بەدەستمان هێناوە ئەو کاندیدانەمان کە سەر دەکەون بۆ ئەوێ دڵنیابن بۆ هەموو لایەنەکان و بۆ هەرێمی کوردستان بەگشتی و ئەو شارانەمان کە دابڕێنراون لە هەرێمی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان پارێزەرێکی نەتەوەیی زۆر سەسەختی بەهێز ئەبێت لە ناو پەرلەمانی عێراق. ئەم جارە قسەی ترمان ئەبێت و قسەی بەهێزترمان ئەبێت لە جارانیش و ئومێدیشەکەین بۆ ئەنجومەنی پارێزگاکان و بۆ چاومان لە هەڵبژاردنەکانی داهاتووە لە دوا ڕۆژە لە ساڵانی داهاتوو کە ڕێژەی بەرزیش بەدەستبێنین. یەکگرتووی ئیسلامی کوردستان چاوەڕوانی ئەکرد ژمارەی کورسیەکانی زیاد بکەوە، ژمارەی دەنگەکانی زیاد بکە و چۆن لە بادینانە بۆ شێوەی هەڵکشانی بەخۆی بینی و چاوەڕوانیەکرد لە شوێنەکانی تریش و دەڤەرەکانی تریشە هەڵشان بەخۆی بینێ. بەڵام دیارە یەکگرتووی ئیسلامی کوردستان لەگەڵ ئەوە کە پێشوازی لەگەڵ ڕازیە بە ئەوە نیە من بزانم بە بڕیار و بە دەرەنجامەکان. ئێمە دەنگەکانی کۆمەڵی ئیسلامی بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە و ئێمە بەڕاستی لە کۆی پرۆسەکە ئەو هەنگاوانەی راون بۆ کارەکان لەلایەن کۆمیسیۆنی باڵاوە و هەنگاوەکان هەتا ئێستا بەباشی دێن. لەبارەی هەڵوێستی بزوتنەوەی گۆڕانش ئارام شێخ محەممەد بەڕێوەبەری ژووری هەڵبژاردننی بزوتنەوەی گۆڕان بە کورسادنی وزی ڕاگەیان هێشتا زووە بۆ بزوتنەوەکەیان کە دەرەنجامی هەڵبژاردنەکە ڕەت بکەنەوە یان قبوڵی بکەن. هەڵبژاردننی 30 نیسان خەونی هەندێک لە لایەنە سیاسیەکانی هەرێمی بەدینێنە، بەو پێیەی دەنگی هەندێک لە لایەنە سیاسیەکان بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە و بە پێچەوانەوە دەنگی هەندێک لە لایەنەکانی ترکەمی کردووە یان وەکو خۆی ماوەتەوە. بەرانەبڵا کورتزان نیوز سلێمانی.